بۆمبهاوێژی زەبەلاحی B-52 بۆ یەکەمین جار لە ساڵی 1948 وەک فڕۆکەیەکی هەڵگری چەکی ئەتۆم دروست کرا. بەڵام دواتر پەرە بە ئەرکەکانی درا تا بوو بە بۆمبهاوێژێکی استراتیژی دوورمەودا. سەرڕای ئەوەی تەمەنێکی زۆریشی هەیە، بەڵام هێشتا بە چەکێکی کاریگەری سوپای ئەمریکا دادەنرێت. B-52 بەوە ناسراوە کە توانای بە ئەنجامگەیاندنی ئەرکە سەخت و دژوارەکانی هەیە و توانای هەڵگرتنی قورسایەکی زۆری هەیە و فڕین بۆ مەودایەکی دوور. جگە لەوەش توانای هەڵگرتنی چەکی ئەتۆم و چەکی ئاسایشی هەیە. درێژی فڕۆکەکە 49 مەتر و درێژی باڵەکانیشی 56 مەتر دەبێت و کێشی 8 ملیۆن و 325,052 کیلۆیە و توانای هەڵگرتنی بڕی 219,600 کیلۆگرامیشی هەیە. B-52 دەتوانێت بە خێرایی 960 کیلۆمەتر لە سەعاتێکدا بە بەرزای 70,000 مەتر بفڕێت. ئەو فڕۆکە استراتیژیە هێزی ئاسمانی ئەمریکا توانای بەردانەوەی نزیکەی 31,500 کیلۆ بۆمب و موشەکی جۆراوجۆری هەیە. B-52 لە زۆربەی جەنگەکانی ئەمریکادا باشداری کارای کردووە. هەر لە جەنگی ڤێتنامەوە تا ئەفغانستان و عێراق و لە جەنگی دژی تیرۆریستانی داعشیشدا بەکارهێنراوە. پێشبینیش دەکرێت تا ساڵی 2044 لە خزمەتدا بمێنێتەوە. کاربەدەستانی ئەمریکا جەختیان کردوتەوە ڕەوانەکردنی ئەو جۆرە فڕۆکەیە بۆ ناوچەکە بۆ بەرپەرزانەوەی هەڕەشەکانی ئێرانە و بۆ ڕەوانەوەی هەر جۆرە گومانێکە سەبارەت بە ئامادەی هێزەکانی ئەمریکا بۆ وەڵامدانەوەی هەر هەڕەشەیەکی ئێران. برایان هۆگ نوێنەری تایبەتی وەزارەتی دەرەوەی ئەمریکاش بۆ کاروباری ئێران ڕایگەیاندووە ڕەوانەکردنی ئەو فڕۆکانە بۆ کەنداو پەیامێکی سیاسی نییە، بەڵکو بۆ بەرگریکردنە لە خۆیان.